مۆساد چۆن گەیشتە هەستیارترین دامەزراوەکانی تاران؟ وردەکاری پلانی ئیسرائیل بۆ بە ئامانجگرتنی سەرکردە باڵاکانی ئێران ئاشکرا دەکرێت. بەپێی راپۆرتە هەواڵیەکان مۆساد لە هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران کە ژمارەیەکی زۆری سەرکردەی دیار و کاریگەری سەربازی و زانای ئەتۆمی کوشت تەکنەلۆژیای بەرزی سەربازی بەکارهێناوە کە بەشێکیان دوای هێرشەکە ئاشکرا بوونە. بەپێی زانیاریەکان مۆساد ژمارەیەکی زۆر کامێرای زۆر قەبارە بچووکی چاودێری بۆ چاودێریکردنی جموزوڵی بەرپرسە بە ئامانجگیراوەکانی ئێران بەکارهێناوە کە دوای تەواوبوونی هێرشەکان شوێنیان ئاشکرا بووە. ئاوکاتی تیڵاعاتی ئێران ئێستاش ترسی هەیە بەشێک لە کامێرەکان هێشتا مابن مەترسی لەسەر ژیانی بەرپرسانی باڵای ئێران دروست بکەن. ئاوکات لە ڕێی مانگە دەستکردە پێشکەوتوەکان و کامێرای گەرمی زۆرترین وێنە و داتا لەسەر بنکە و کارگەکانی ئەتۆمی ئێران دەستکەوتووە. لەبەرەو پێشچوونێکی شۆکهێنەریشدا عەباس تەبریزیان پزیشکی ناوداری ئێرانی زانیاری نوێی لەبارەی چۆنیەتی بە ئامانجگرتنی فەرماندە باڵاکانی سوپای پاسداران زانا ئەتۆمیەکان لەلایەن ئیسرائیلەوە بڵاو کردەوە. ناوبراو دەڵێت ئیسرائیل بۆ کوشتنی فەرماندە باڵاکانی سوپای پاسداران و زانا ئەتۆمیەکان سوودی لە ڤاکسینێک وەرگرتووە بۆ هەڵگرتنی شوێنەکانیان. بەپێی زانیاریەکانیش بەشێک لەو درۆنانەی لە ئۆپراسیۆنەکە بەکارهێنراون لە ناوخودی ئێران کۆنتڕۆڵ و ئاراستە کراون. ئەمەش پیشانی دەدات تۆڕێکی فراوانی سیخوڕی ئیسرائیل لە خاکی ئێران بوونیان هەیە. بەپێی راپۆرتی وۆڵ ستریت جۆرناڵ چەندین مانگی خەیاندووە تاوەکو ئیسرائیل هەزاران پارچەی درۆنی بە قاچاق بردۆتە ئێران. پارچەکان لە ڕێگەی جانتا بارهەڵگر و کۆنتێنەرەوە براونەتە ناو ئێران لەگەڵ پارچەی درۆنەکاندا تەقەمەنیش براوەتە نێو ئەو وڵاتە. لا دوو ڕۆژی ڕابردوو دەوڵەتی ئێران هەڵمەتێکی چڕی بۆ دەستگیرکردنی سیخوڕانی مۆساد دەست پێ کردووە. بەپێی میدیای ئەو وڵاتە چەند کەسێکیش دەستگیر کراون. بەرە بەیانی ئەمڕۆژ کەسێک کە هەڵگری ڕەگەزنامەی ئیسرائیلی بووە بە تۆمەتی سیخوڕی بۆ ئیسرائیل سزای لە سێدارەدانی بەسەردا جێبەجێ کراوە.